سڵاتان لێ ببیرایان بەڕێز لە گەڕەکی ئیسکانی شاری کەرکووکین لێرە لەم باخچەیە کۆمەڵێک لە چالاکوانان و هاوڵاتیانی کەرکووک ناڕەزایەتی ئەویان هەیە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا دیمەنی ئەوە بڵاوکرابووە کە لە چوارچەوەی ئۆپراسیۆنەکانی تورکیادا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان دژ بە گەریلاکانی پەککە دار و درەختی بەشێک لە ناوچەکانی بادینان بڕابووە لێرە کۆمەڵێک چالاکوانان و چاودێرانی سیاسی گربوونەوەی ناڕزاییان ئەنجامدا دژی ئەو کارە من ئێستا ئەمەوێت یەکێک لەوانە وەرگن کاک بەختیارم کاتە باش وەکو یەک لایەنی ڕێخەری ئەم چالاکی ئەمێ باسی ئەومان بکەی ئەمانسان لە ڕێخستی ئەم چالاکی چ بوو بۆچیمە بەستێک جافان لە ڕاستی ئامانزمان ڕوونە دژ بە و یعنی فراوانبوونی دەست درێژیەکانی تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان تورکیا ساڵانێکی دوورودرێژە دەست درێژیە کاتە سەرخاکی ئێمە ناو بەناو هاوڵاتیانی ئێمە شەهید دەکا وەردە وردە زیاتر هەنگاو بە هەنگاو دێتە قوڵایی خاشی کوردستانەوە و بنکە سەربازیەکانی زیادەکە سەربازەکانی زیادەکە هەندێک جاریش بە فەرمی نیەتەکانی لەم بابەتە ئاشکرا دەکا کە نیەتی دوژمنکارانن دوامینیشیان دەستدرێژیکردنە بۆ سەر سروشتی هەرێمی کوردستان بۆ سەر دار و دارستانە جوانەکانی خاشی ئێمە بۆ سەر ئەو ژینگەی کە ئێمە تایاژین ئەم بابەتە لە ڕاستیان نابێ لی بێدەنگ بین ئەم بابەتە نابێ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لی بێدەنگ بن ئەم بابەتە نابێ حکوومەتی عراق لی بێدەنگ بێ حکوومەتی هەرێمی کوردستان لی بێدەنگ بێ هیچ ڕێکخراوێک هیچ کەسێک هیچ ئازادی خوازێک هیچ ژینگە دۆستێک هیچ مرۆڤ دۆستێک نابێ لەم بابەتە بێدەنگ بێ ئەمە جۆرێکە لە جینۆسایدکردن جۆرێکە لە جینۆسایدکردنی ژینگەی ئێمە ئەم بابەتە داگیرکاریە ئەم بابەتە دژ بە یاسانی نێودەوڵەتیەکانە دژ بە ڕێسان نێودەوڵەتیەکانە دژ بە حوسنی جیوارەوەی بە عەرەبی وترێت دژ بە دراوسێتیە لەگەڵ ئێمەیە دژ بە پێکەوە ژیانە لەگەڵ ئێمەیە هەموو ئەم بابەتەی تورکیا ئێمە سەر لەبەری ئیدانەی دەکەین مەحکومی دەکەین شەرمەزانی دەکەین و داوا دەکەین ئەم بابەتە لە زووترین کاتە ڕابگیرێ و پێویستە تورکیا دەست لەم نیەتە دوژمنکارانەیی هەڵبگرێ هەرجارەی بە بیانوویەک هەرجارەی بە بیانووی پەلاماردانی ڕێکخراوێک گروپێک تیمێک کە ئێمە پێمان وایە ئەم بابەتە ناڕاستە نیەتی سەرەکی تورکیا قبوڵ نەکردنی ئێمەیە وەک نەتەوەی کورد کە ئەمە بۆ ئێمە بابەتێکە لە ڕاستیە بابەتێکی مەبدەئیە قبوڵ نەکردنی فکری یەکترە جۆرێکە لە تەعەسوبی قەومی ئەمە بۆ ئێمە ڕەتکراوە. دەست خۆش زۆر سپاس ئەمەی بینیتان لێدوانی یەکێک بوو لە ڕێخەرانی ئەم چالاکیە من ئەمە لێرەدا ئەگەر بکرێت کەسانی تر وەرگێڕم ئەم کاتە باش ئەگەر بکرێ باسی ئەومان بۆکەی کە ئێوە ئەمڕۆکە ئەم چالاکەتان ڕەخست مەبەستان لە ڕێخستنی ئەم چالاکیە چی بوو؟ بێگومان ئەم چالاکیم بۆ مەبەستە بوو کە تورکیا ڕۆژ بە ڕۆژ ئەو پێشەکاری پێویستمان زانین لەمێژ لە دوانێ بدەین سەبات بۆ پێشەکانی دەوڵەت تورکیایکە بۆی بەقەناتی ما ئەبێ ئەم ناڕەزیە فراوانتر بێتەوە لە چوارچێوی چەند حیزبێ نەمێنێ مەسەلەی ژینگە نییە مەسەلەی دابڕی نییە مەسەلەی داریکاریە مەسەلە ئەوەیە ئاو کە مەترسیەکی بۆ سەر خاک و نیشتمانەکەی بەڕاستی بێدەنگ نەبێ هەڵوێستی جدیە بێ. زۆر سپاس ئەمەی بینیتان بۆچوونی هاوڵاتیانی کەرکووک بوو کە ئەمڕۆکە گربوونەوەیەکی ناڕزاییان ئەنجامداوە لە دژی ئەو هێرشانەی کە تورکیا لە چوارچێوەی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر کە وەکو خۆی باسیەکات لە دژی گەریلاکانی پەککە ئەنجامیداوە ئەسا بە بڕینەوەی دار و درەختی ناوچەکانی هەرێمی کوردستان.